دکتۆر گیانسڵاو لێبێ سەبارەت بۆ کۆرسەی کە سبەی شەو دەست پێەکە و تایتڵەکەمان بڵاو کردوتەوە ئەمەوێت سەبارەت بە کۆرسەکە و هێڵە گشتیەکانی و ئەو تەوەرانەی لەسەری ئەڕۆین شتێکمان لەبارەیەوە پێی بڵێ. من زۆر خۆشحاڵم کە ئێوە دەبینمەوە لە سیمارێکی ئەوە ئەو کاتێک کە من سەردانی ئەڵمانیان کرد ئەو کاتانەی کە لەوێ مامەوە و یەکێک لەو کێشانەی کە هەستم پێ دەکرد لە ناو کوردانی تاراوگەی ئەوێ ئەو کێشە بوو کە لە نێوان باوانەکان و منداڵەکانە هەموو ینی وە کێشەکەش تەواو کێشەیەکی هەم وجودی بوو ئۆنتۆلۆژی بوو و ڕەبتی بە کورتبوونیەوانەوە هەبوو و هەم لە لایەکی تیشەوە کێشەیەکی مۆراڵی بوو لە نێوان دوو مۆراڵە هەم مۆراڵێکی کوردی لەگەڵ مۆراڵێکی ئەڵمانی بۆنمونە یا هەر مۆراڵێکی مۆراڵە ئەوروپیەکە بەگشتی یعنی کاتێک کە خێزانێکی بۆنمونە سویدی دەچێتە ئەڵمانیا لەوێ دەژی ئەو کێشە مۆراڵیەی نییە لە ڕاستیە و کێشە ئۆنتۆلۆژیەکەشی نییە بۆ معنایی کە دایمە و پرسیارە لێ دەکرێت کاتێک تۆ یەکێک دەناسی پێت دەڵێ لە کوێوە هاتوویت ئەم لە کوێوە هاتوویتە کە دەپرسن ینی بۆ کوردێک زۆر قورسە وەڵام بداتەوە چونکە دایمە ترسی ئەوەی هەیە کە بڵێ لە کوردستانەوە هاتوون بەرامبەرەکەی بڵێ کوردستان کوێیە خۆ کوردستان هادەی لەسەر نەخشە پیشانم دەرزانم هەیە یانە ئەو کاتە ینی وەڵامی نییە بۆ پرسیارە وە کاتێک بشیەوێ بڵێ من بۆ نمونە عێراقیم خۆی هەست دەکا عێراقی نییە هەست دەکا خەڵکی کوردستانەوە دەبێت ناوێت بڵێ بۆ ئەوەی ئەوی تر ڕازی کا دەبێت ناوێت بڵێ و ئەم کێشەی وجودا کێشەیەکی زۆر ینی وەکو بڵێ زۆر ترسناکە بۆ ئەو منداڵانەی کە لەوێ پەیدا دەبن یا دەچنە ئەوێ لەوێ گەورە دەبن چونکەمە پرسێکە ڕۆژانە تۆ لەوانەیە تووشی بیت چونکە لەگەڵ ئەو منداڵە لەگەڵ هەر منداڵێکی ترا لەگەڵ هەر گەورەکانیش بڵێنەوەی تەمەنێکیانەیە گەنجەکان لەگەڵ هەر گەنجێکی ترا قسە دەکەن ئەو پرسیارێکی باوە و ڕۆژانە دەکرێت کە تۆ لەکوێوە هات و ینی ڕوبەڕووی لێرا پرسیارێک دەبێتەوە کە تو قەلەقی دەکات ینی تووشی جۆرێک لە نادڵنیایی دەکات ئەمە پرسێکی ینی وجودی زۆر سەخت ئەمە ینی شتێکی گەڕاوەتەوە لەو پرسەی کە لە ئینسان بکرێ بڵێ باشە تۆ بۆ هیت یعنی ئێمە بۆ هەین یا ئێمە بۆ هاتووینەتە بوون لە کوێوە هاتووینەتە ئێرە ئەم دنیاە ینی وەزیفەمان چییە بۆ لێرەین ئەمانەوەی کۆمەڵێ پرسیارن کە پرسیاری ئەساسی ئینسان لە هەر شوێنێکە بێت لەوانەیە لەناو خۆیان تووشی و پرسیارە بێتەوە کە وەکو کاینێکی غەریب لە دنیایەکی ترەوە هاتوێتەنەوە ئەم گردوونەوە ئەم دنیا فیزیکیەکە بە جۆرێک لە جۆرەکان ینی هەز دەکەی یاساکانی ناو ئەم گردوونە کە یاسای جەبرین دش دەبنەوە لەگەڵ ئەو یاسایانەی کە لە ناو مرۆڤ هەن و ئەو خودە مرۆیە ئیشی پێ دەکات کە ئازادیە کە دەتوانێت پرسیاریەوە بکە من بۆ لێرەم و من بۆ کوێ دەچم و من مردن چییە من مردم دەمێنم یان نامێنم ئەمانە هەمووی کۆمەڵە پرسگەلێکی زۆر وجودی زۆر سەخت تەمان کاتێک کە تۆ لە دنیاکەی خۆت دەچی بۆ دنیایەکی تر ینی لە تۆ کوردیت دەچی بۆ شوێنێک بۆ وڵاتێکی تر کە کوردستان نییە کە زێدی تۆ نییە ئەو پرسیارە دێتە پێشەوە ئەرێ تۆ لەکوێوە هاتووی ئەم پرسیارە ینی بۆ کوردێک بەقەدەر ئەوە سەختە کە ینی وەڵامدانەکەی بەقەدەرەوە سەختە کە پرسیار بکرێ هەر لە ئەساسەوە تۆ لەکوێوە هاتوویت بۆچی چونکە فعلەن کورد لە ناو جیهانە وەکو کاینێک مامەڵی لەگەڵ دەکرێت کە لە دەرەوەی جیهان ینی وەکو بڵێ لە ناو جوگرافیا نیت تۆ لە هیچ شوێنێکا پێناست نییە وەکو کاینێکی غەریب ینی زیاتر لەوە ینی دەوانەشە و بۆ چوونە کۆنەی کە باز لەوە کراوە کورد ینی لە باوکێکی جنۆکە لەدایک بووە ئەمە هەر ئەو پرسە ئۆنتۆلۆژیەیە کە کوردی لە دۆخێکی غەریبیا هێشتووەتەوە هەتا ئێستاشانی
لەبەرەوەم پرسیارە هەست دەکەم بۆ کاتێککە لە کوردێک دەکرێەوە مناڵێکی کورد دەکرێت کە تۆ لەکوێوە هاتووی زۆر جیاوازە لەوەی کە لە مناڵێکی فارس دەکرێت لە مناڵێکی عەرەبیان مناڵێکی تورک. لەبەرەوە کێشەکەی ئێمە لێرا کێشەیەکی زۆر سەختە لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە لە ڕووی وجودمانەوە وەکو کورد و دەبێ ئەو منداڵانە و ئەو گەنجانە لەوە تێبگەێنین کە تۆ کوردیت ینی چی ینی بۆچی بڵین تۆ گەریبیت و بۆچی تۆ پێناست نییە، بۆچی تۆ نیشتیمانەکە تعریف نەکراوە، بۆچی تۆ کاتێ باسی نیشتیمانەکەی خۆت دەکەی ئەو کەسانەوە تەسەور دەکەنەوە نیشتیمانە لەسەر ئەستێرەیەکی ترە، بۆچی چونکە لەسەر عەرزە نیشتیمانێکی وا وجودی نییە و کاتێ بە وەکو نەتەوە باسی خۆت دەکەی وەکو وا بێت تۆ کاینێکی تربی لە ئەستێرەیەکی ترەوە هاتبیت و خەڵکی ئەم دنیاە نەبیت نازامەکە جێگەی پرسیارە بوونت جێگەی پرسیارە ئەم پرسا دەبێ ئەمە منداڵانە تێگەێنین کە و ئەو گەنجانە تێگەێنین کە ئەم کێشیان چۆن حەل بکەنیان و بۆچی ئێمە غەریبین، بۆچی ئێمە ئاواین لەم ڕۆوە تێگەیشتن لە خۆت زۆر یارمەتی دەردەبێ بۆ ئەو گەنجانە بۆ ئەو منداڵانە لە جوابیان پێبێ بۆ ئەو پرسیارەی کە دایمە ڕوبەڕوویان دەبێتەوە. لە لایەکی ترەوە کێشەی مۆراڵ هەیە ینی ئێمەی کورد وەکو بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەس دەکەی نظامێکی مۆراڵی هەیە کام نظامە بە هەندێک جیاوازیەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا وجودی هەیە تەمەنە نەتەوە یەک تابعەیەکی تایبەتی داوە بۆ مۆراڵی خۆی بە پێ و پەروەردە و شتێک کە دەکرێت لەو وڵاتە، بەڵام کولەن ئەم پەروەردە ڕۆژهەڵاتیە کە مۆراڵەکە دروست دەکات جیاوازە لەو پەروەردەیەی کە لە ناو وڵاتێکی ئەوروپیا هەیە. لێرەژەم کەسە تووشی کێشەی مۆراڵی دەبێتەوە، ئەنی دەکەوێتە بینی دوو مۆراڵی ئەوروپی کە کۆمەڵە داواکاری لە منداڵە هەیە و لەم گەنجە هەیە لەگەڵ مۆراڵێک کە ڕۆژهەڵاتیە بە سروشتە کوردیەکەیەوە بەو تابع کوردی کە کورد پێداوە و دەکەوێتە بینی پەروەردەی خێزان و پەروەردەی کۆمەلگا. ئالێرا کێشەی گەورە دروست دەبێەوە من ئەو قسەیان بیر دێتەوە کە گەنجێک لە ئەڵمانیا کە دانیشتبووین قسەمان دەکردەوە باوکیشی لەوێ ئامادە بوو هەندێک مناقەشە دروست بوو گەنجەکە زۆر بە ئاسانی وتی بابە تۆ دەتەوێت من لە دەرەوە ئەڵمان بوو دەوێت لە نەماڵەوە کورد بم ئەمە زۆر سەختە بۆ من کە بتوانمەوە ئەمە بکەمیانی لە دەرەوە شتێک بووم و لە ماڵەوە شتێکی تر بوو. ئەم سیمنارانە تەرخان دەکرێت بۆ بە دوواداچوون بۆ ئەم دوو کێشەیە، یەک کە کێشەیەکی تەواو پەروەردەیە، یەکیان کێشەیەکی کولتوریە و یەکیان کێشەیەکی ئۆنتۆلۆژیە ڕەبتی بە وجودی ئێمەوە هەیە وە کورد، یەکێکیان ڕەبتی بە بۆ مۆراڵەوە هەیە کە ئێمە هەڵگری هەین وەکو بەشێک لە ئەم دنیای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مۆراڵە تەمان شتێکە لە ڕێگەی پەروەردەوە نەقڵ کراوە و هەر میلەتێک تابعەیەکی خۆی پێداوە و ئەمە شیانی دەستکاریکردنە لە ڕێگەی پەروەردەوە دەتوانین دەستکاری بکەیت. ینی ئەوروپیەکانیش ئەم مۆراڵیان لە ڕێگەی پەروەردەیەکی زۆر ڕێکخراوە توانی دەستکاری بکەن. مۆراڵ شتێکە دەستکاری دەکرێت بەڵام کولتور ڕەبتی بە بوونمانەوە هەیە، ینی مۆراڵ ڕەبتی بە ژیانی واقعی و دەرەکی ئێمەوە هەیە، کولتوریش ڕەبتی بە ژیانی ڕۆحی ئێمەوە هەیە. لەبەرەوە ئەو کێشەی کە دروست دەبێت کێشە مۆراڵیەکە دەبێت تەواو جایکەینەوە لە کێشە کولتوریەکەوە. لەم زنجیرە سیمینارە من هەڵدەدەمە و دوو کێشەیە بە وردی باسکەم کە تووشی ئەو منداڵ و گەنجانە دەبێتەوە کە لە ئەوروپا لەدایک بڵین لەناو مۆراڵە ئەوروپیە کە بەوەی کەنەدا و ئەمریکا شەوەکەنەوە یەک مۆراڵی مۆدێرنە لەگەڵ ئەو مۆراڵە کە بڵین لای ئێمە هەیە ئەوە ئەم دوو کێشەیە دەبێت یەک باز بکرێت بخرێتە بەرباس و لە ڕووی ئەمەلیەوە من هەست دەکەم و خێزانانی کە کەسانی بەشداری دەکەن و خێزانەکانیان لەوێ زیاتر بەرەم کێشەیە دەکەون و دەکرێت لە ڕێگەی گفتوگۆیەوە زیاتر من سادە لە ینی سوود لە خبرەکەیوان وەرگرم تا بتوانم زیاتر من ئەم مەوزوعشی بکەمەوە و بە هیوام لەناو ئەم زنجیرە سیمینارە کۆمەڵە گفتوگۆی باش دروست بێت هیچ نەبێ بتوانین ئەو بابەتە بکەینە پرسێکە بەڕاستی ینی کەس گوێی پێ نادا. ینی من لە ئەڵمانیا هیچ ڕێکخراوێکم نەبینی کە
بێت ئیش لەسەرەوە بکات نەگەر ڕێکخراوە نەبینە و ڕێکخراوە کوردیانەی کا بوون بەڕاستی هەمووی پاسیو بوون ینی هیچی ئامانجێکی نەبوو هیچی شتێکی ئاوای نەدەکرد کە پێویست بوو کۆمەڵە شت کە شتی ڕۆژانەین پێوەی سەرقاڵ بوون بۆن منە ژنێک مشکلەی هەیە ژنێکی کورد دەچێتەوە ڕێکخراوە کۆمەکی دەکەم بەس ئەم مەوزوعانە کە ڕەبتی بە پەروەردە و کولتورەوە هەیە هیچ شتێکی ئاوا بەرچاو نەبوو ینی لە کاتێکا فعلەن کێشەیەکی ڕاستەقینە تەنان لەناو مناڵانە شاه بوو کە لەوێ لەدایک بوون وە گەورە بوون مەوزوعی کورد بوون کێشەیە کاس دەکەی تەواو نابێت ینی کێشەیەکە کە بەسراوە بم لەناو ئەم کەسا هەیە و ئەمەش بەڕاستی ئەم کێشەیە بەبێ گفتوگۆیەکی ڕاستەقینە بەبێ ئەوەی کە بیکەین جارێ بە کێشەیەکی ڕاستەقینە ئەز ناکەم بواربسازی بۆەوەی لەبارەی ئەو کێشەیە قسە بکەین بەیوام سیمینارەکان زنجیرە سیمینارە بتوانێت هیچ نەبێ ئەو بابەتە بکاتە بابەت و بە سەرکەوتووی بڕواوە من زۆر زۆر سواسیە و هاوڕێیانی زانین و بڵێنە و دوو ڕێکخراویان دێشە لەگەڵ ڕێکخراوێکی تری کە لە کەنەدا هیچ بۆ کوردان دەکەن سواسیان دەکەم کە ئەمەیان ڕەخساندووە و بەیوام سەرکەوتوو بێت دەستخۆش دکتۆریان دکتۆر سەبارەت بە کێشە وجودیەکە کێشە مۆڕاڵەکە وتت لەبەرەی شتێکی دەرەکیە شیانی حەلکردنی تایە کێشە وجودیەکە چی کێشە وجودیەکە لەوێەوە سەختەکە تۆ کاتێڵی عێراقیم هەستەکەی دژی خۆت بێتەوە کاتێک شەڵی بۆ منە کوردستانیم دژی ئەو کۆدە بیتەوە کە لە مێشکی ئەوایە و ئەمە نییە لای ئەو سەختەکەی لێرەوەیە ئایا شیانی ئەوەی تایە ئەمە وەکو کێشە مۆڕاڵەکە بتوانین بەرە و ئەوە هەوڵ دەدەین لە سیمینارەکانە وەڵامی و پرسیارە بدەینەوە چونکە پرسیارە ئەس دەکەم ینی بەشێکە لە سیمینارەکان و پرسیارێکی گرنگە و بە هیوام لە کاتی سیمینارەکە و پرسیارە ینی بکرێ بەوەی بە قوڵی لەگەڵ یا بڕێ دەست خۆش بێ دکتۆر زۆر سپاس